زەرەری خۆم ئەوەی بەکەمی ینی لە بابەڵا لە بەرەوەی ماڵی خەڵکی ماڵی من نییە بەحقیقەت بەڕاستی لە 5 میلیۆن هەتا 6 میلیۆن بە زەرەرم پێگەیە. سڵاو لێبێ کاک سامی، بەڕێستانش یەکێکن لەوانەی کەەوە زەرەرمەند بوونە بۆی لافاوەکە. ئێوە چیتان هەیە، چیتان دەرچووە؟ وڵی مامەوەی دەیبینی پێشەکی بە خراتی کەنا 1924 دەکەم 1964 عفوان وەڵاهی چ بێم مەجی گوتی ئەوە شتێکی ئیلاهیە خوای گەورەی هینایەتی الحەمدولillah سەرای خوای گەورەی دەوێتن ئەگەر دیقەت دێ وەڵی هیچی دەرنەچوە ینی وێران بووە ئەوەی برە بەرزەوە باشە ئەویدی بنەوە کام وێران کردیە باقەت زەرەرێکی زۆری پێگەیاندینە هەم لە ڕووی مادیەوە بەڕاستی مادیەکەی زۆرە ینی بەحقیقەت کەی 5 میلیۆن 6 میلیۆن دینار زەرەری پێگەیاندینە بەڕاستی خۆشمان نییە برێ ئەمەوە بی لەبەرەوەی ئەمە داوا دەکەین مەندووبەکان دێندا دەنێن و ئافتانە پارەیان دەدەینێ و سەردانمان دەکەم بەڕاستی هەروەتر خانیەکەشتی بەڕاستی زۆر خراپ داکەتیە بەڕاستی لەژێر مەترسیەکی زۆریش دەیە ئەگەر بێژورێ بەڵێ کاک سامی بە خۆتان بەڕێستان کرێچین لەم خانووە ئەمە خانووە قاتی ژێرەوەی با بڵێن کردوتە دوکان؟ بڵێ ئەرەوەڵا کرێچینە بە 700,000مان بەکرێگرتێن مدەکی زۆر کەمیشەوە تقریبان نزیکەی 2 مانگە تێداینە هێشتا نەکەوەکی گوتی فیوەمان نەکەیت چمان لێ نەخوارد الحەمدولillah وەشکر وەتی گوتیەوە کەی دیماندانایەوە ئەوەش هەم دوستانای خوای دەوێتن دیانە خوای گەورە های بێ باشە و ئەوەی لەلایەن خواشەوە بێتن ئەمە هیچ قسەکمان نییە لێ و بەڕاستی ئەوە برێ شتەکەم قەدەرەشی ئیلاهی بووە شتەکە هاتیە بەڕاستی زەرەرشی زۆریشی بێگەیاندینەوە بە دیرانەکانیش میگەیاندی و بەڕاستی هەروەها بێتەوە چی گوتی هەمومانی لە خەوێ ڕاپستاندی بەڕاستی هیچمان ئەو شۆکەی سرعاتمان نەکردێ باخەت ینی چەند سیارەنگ ناو ئاوێ بۆ هەروەتر بە خۆمان ئەومان دەکردووە گە دیقەتی و دیگانە بدێ بەڕاستی ئەمە ڕاستەکرێتمە بە زۆ ماری خەرچی بەڕاستی وێران بووە و باشە کاک سامی ئێوە چۆن ئاگادارکردنەوە چۆن پێتان زانی کردن؟ وەڵاهی ئەمە لەگە دەنجی تەقەی و لەگەر ئەو دیرانەمان لە دەرکەیدا و لەگەتان ئەو هەندێک لێرە تەقەیان کردبوو ئەمە جێمان لە تەقەکان بوو زۆرمان ئەوە نەکرد بەڵام بەڕاستی لە دەرکەیاندا بە لەقەی لە دەرکەیاندا هەتا بە خەبەراتی ئەو کاتی کە هاتی ئێرە بینی دیمەنەکان چۆن بوو؟ نەدەتوانی بێ ئەگەر یعنی دیقەتی دیوارەکە و دەرکەی بدەی نەدەتوانی بێ ناو ئاوەکە بێ ڕادە زۆر بوو یعنی بەڕاستی ئەو هەموو دەرکە و شتە پێوە درا بوو هەتا وێندەرێ ئەوە 1 و 2 3 هەتا وێندەر پێوە درا بوو ئەو دەر نزیکەی نیو مەتری شاتە ژۆر ینی نیو مەتر تقریبا هەتە ژۆر ینی بەڕاستی ڕادە زۆر بوو ئاوەکەش چ بوو بەحقیقەت مەزرایەکان عیبی نەبوو جەماعەتی فریاکەوتن جەماعەتی شارەوانی جەماعەتی برایانی ئاستایش هەموو لێرە بوون خزمەتیان بەڕاستی خزمەتەی زۆری خەڵکیان کرد هاوکاری خەڵکیان کرد بەڵام بەحقیقەت شتەکە لە دەستەوانیش نەبوو شتەکە ئیلاهی بوو بارانەکی زۆر باری جگەلەوەی بارانەکی زۆر باری ئەو کەندەر بەڕاستی ئەوەندی ئەمە وەکو خۆم وەکو زانیاری خۆم ئاوەکە لەو لای ڕادەهات ینی لەو کۆڵانی ئەو دیوڕا مباشر لەو ئێرە لەو پێ ڕێک مواری مەدەهات ینی ماشەڵڵا دەهاتێ دەرێ ئاوەکەش لە ساردیش ینی نەدەتوانی ئینکاری نەدەکرا ئەوەندە سارد بوو بەڕاستی نەماتوانی هەتا دوایە بڕەچیان هەوڵدا ئەودا کردیانەوە بەڵام ئاوەکە زۆری خایەن بەڕاستی هەتا دەوری سەعات 3 و ئەمە لە خوارێ هەتا سەعات 7 هەر لە خوارێ بوو بەڵام هەتا سەعات 3 و ئاوە هەبوو. باشە زەرەری خۆت بە چەندە خەمڵێنی؟ وەڵاهی زەرەری خۆم ئەوەی بەکەمی ینی لە بابەڵا لە بەرەوەی ماڵی خەڵکی ماڵی من نییە بەحقیقەت بەڕاستی لە 5 میلیۆن هەتا 6 میلیۆن بە زەرەرم پێگەیە الحەمدولillah وەشکر. داواکاری جەنابەت خوای دەکەین بڵێ داواکاری جەنابەت وەڵی داواکاریمان چییەوە چی گوتی ئەوەی شتێک لەکەم خوای بێداوا لە خوا دەکەن قەرەب مام کاتەوە ئەگەر موسڵمانانی وەشی گوتی خوا پێداوان ئەگەر یارمەتیان داینەوە ماڵیان ئاوا بینە یارمەتیشان نەداین ئەمە هەر مەمنونین و ئەگەر حکومەتی بتوانانی قەرەب و مام کاتەوە ئەگەر بە شتێکی نمونە هاکەزاییش بیتن هەر وەشی گوتی ئەمە هەموو ممنونی تەنابیان